بانگەشەی هەڵبژاردن بەتوندی دەستی پێکرد و بۆ یەکەم جاریش کۆمیسیۆنی بەغدا بڕیارە چارەنووسسازەکان دەدات. ستاندەرد چەند هۆکارێک بۆ ناونەهێنانی ڕیفراندۆم لە پەیامی ساڵانەی بارزانی بەم بۆنێوە ئاشکرا دەکات. تورکیا بەردەوامە لە پشتگیریکردن لە ئۆپۆزیسیۆنی سووری کە دژی ڕۆژاوای کوردستان دروستی کردبوون و هەنگاوێکی دیکەی لە بەرژەوەندی ئەسەدنا. کاتژمێر 12 شەوی ڕابردوو بە فەرمی بانگەشەی هەڵبژاردن بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەستی پێکرد. لایەنەکان بە چڕی دەستیان بە بانگەشە کردووە و پەیامی ئاگرین دژ بە یەکتر بڵاو دەکەنەوە. ئەوەی هەڵبژاردننی ئەم جارە لەوانەی پێشوجیا دەکاتەوە پارتی و یەکێتی بەگرژیەکی زۆری نێوانیان کە لە نەینەوا و کەرک و گرنگی دایەوە دەستنە ناو پرۆسەی هەڵبژاردن و چاویان لە لاوازکردنی یەکترە. هاوکات ئەوەی تایبەتە بە کۆمیسیۆن بۆ یەکەم جارە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن لە بەغدا سەرپەرشتی پرۆسەکە دەکات. بەرپرسیاریش دەبێت لە بڕیاری چارەنووسسازی قوبوڵکردن یاخود ڕەتکردنەوەی ئەنجامەکان کە پێشتر زیاتر ئەم بڕیارە بەڕێککەوتنی پارتی و یەکێتی دەدرا. چەند ساڵێکە مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کە بەهۆی سەرپەرشتیکردنی ئەنجامدانی ڕیفراندۆم لە ژێرفشاری ئەمریکا دەستبەرداری پۆستەکەی بوو پەیام لە ساڵڕۆژی ڕیفراندۆم بە زمانی عەرەبی بڵاو دەکاتەوە. بەپێی لێکدانەوەی ستاندەرد خۆبواردنی بارزانی لەوەی ڕاستەوخۆ لە پەیامەکانی باسی ڕیفراندۆم بکات ئەوەیە خۆی لە لێکەوتە یاساییەکان و سیاسیەکانی لە ئاستی عێراق و کۆمەڵگەی نێودەوڵەتی بپارێزێت. ئەویش بەهۆی ئەوەی پێشتر لەگەڵیان ڕێکەوتووە و ڕیفراندۆم سڕ دەکات و جارێکی تر باسی ناکاتەوە. جێی باسا دوای مانگێک لە ئەنجامدانی ڕیفراندۆم لە 25 ئۆکتۆبەر دەسەڵاتدارانی هەرێم ڕیفراندۆمیان سڕ کرد و تا ئێستا ئامادەنین کار بە ئەنجامەکەی بکەن. دەوڵەتی تورکیا لە چوارچێوەی گەڕاندنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ حکوومەتی دیمەشق هەوڵی هەڵوەشانەوە و بڵاو پێکردنی گروپی چەکداری سوپور شیمال کە دژی ڕێکەوتن لەگەڵ دیمەشق وەسانەوە لەگەڵکردنەوەی دەواازەیەکی نوێی تورکیا و ڕژێمی ئەسەد و تێپەڕبوونی بارهەڵگرەکان گروپە چەکدارەکان هەر هێرشیان کردە سەر دەواازەکە لە دەڤەری بابوونەیان هێشت کەلوپەل و کەرەستەی دیکەی پێویست پێدا بتێپەڕێت. لەو چوارچێوەیەشدا تورکیا فەرمانی بە وەزارەتی بەرگری حکوومەتی کاتی لە باکووری سووریادا گروپەکە بە ناوی سوقور شیمال هەڵبوەشێنێتەوە. ئەوە لە کاتێکدا ئەردۆغان بۆ ڕێکەوتن لەگەڵ ئەسەد قۆناغ بە قۆناغ پشت لە هێزە بەرگریکارەکانی دەکات کە بۆ دژایەتی ئیدارەی خۆسەری ڕۆژاوا دروستی کردبوون. ستاندەرد نیوزمان پێشکەشکردن شاد و کامەران بەرە.